بەڵێ سڵاو لە بینەرانی نارتی لە کاتژمێر 11 ئەم شەوە فڕۆکە دەنجەکانی تورکیا جارێکی دیکە بردومانی بناری قەندیلیان کردەوە. ئێمە پەیوەندیمان بە سەرۆکی شارەوانی بناری قەندیل کرد کە خۆی ئێستا لە بناری قەندیل ئاماژەی بۆ کرد فڕۆکە دەنجەکانی تورکیا گوندەکانی ئێنزێ و لێوژێ و بۆ دەوروبەری بۆ کریسکانیان بردومان کردووە، بەڵام ئاماژەی بۆ کرد بەهۆی ئەوەی بردومانەکە بەچڕی دەکرێت و هەروەها بەهۆی ساردی ناوچەکەەوە هاوڵاتیان ناتوانن هەروەها بەهۆی ترس و دڵڕاوکێشەوە هاوڵاتیان ناتوانن بێنە دەرێ لە ماڵەکانیان بێن دەرێ و هەروەها ئاماژە بۆ کە تاوەکو ئێستا زەرد و زیانەکانی بردومانەکان نەزانراوە، بەڵام دیاری دەمەوێت بازەوە بکەم کە تاوەکو ئێستاکە قسە لەگەڵ ئێوە دەکەم فڕۆکە دەنجەکانی تورکیا بەسەر ئاسمانی بناری قەندیل و هەردوو قەزای ڕانی و قەڵازێشدا بە ئاشکرایی ینی چۆن دەڵێ هەستی پێدەکرد و دەنگێکی زۆر لەو ناوچەیە لە سنووری ئەو دوو قەزایە دەبیسترێت، بەڵام بەهۆی کە شەوە و ناوچەکان ناوچەیەکی شاخاوی چڕە تاوەکو ئێستا زەرد و زیانی بردومانەکە نازاندرێت. هەنگاو محەممەد پامنێری نارتی سپاس بۆ